لە زافر جەسبال توێژەری سیاسی لە پاکستانەوە دەکەم. سپاس بەڕێز زافر کە ئامادەی لەگەڵ کوردستان 24 تا چەند دڵخۆشن و هەست بە ساتێکی مێژوویەکەن کە پاکستان بۆتە ناوەندێکی کۆکردنەوەی دوو جەمسەر کە دوو جەمسەری زۆر جیاواز و دژ بە یەکی نێودوڵەتین لەگەڵ یەکتریە. بەڕێز زافر Can you translate? فەرق. No, I'm hearing you, but you have to ask me بەڵێ questions گوێم in لێتە English, I can reply, and you will translate. باش کاتە پرسیارەکەم بۆ بەڕێزت دووبارەکەمەوە. تا چەند دڵخۆشن و هەست بە ساتێکی مێژوویەکەن کە ئێستا پاکستان بۆتە شوێنێکی زۆر گرنگ ناوەندێکە دوو جەمسەر ئێستا بە یەکەوە کۆکاتەوە کە ئەم دوو جەمسەرە لە دێر زەمانەوە دژی یەکترین. It's a very jubilant for me and satisfaction for me, as well as for my other countrymen, and we are feeling. ئێمە هەستێکی زۆر خۆشمان هەیە کە سەرکردایەتی ئێمە توانێتی ئەم دوو لایەنە کۆبکاتەوە. وەزیری دەرەوە سەرۆک وەزیرانی ئێمە لە دوای 39 ڕۆژ لە هەوڵەکانیان توانیان سەرکەوتوو بن ئەمڕۆ هەردوو لای نەیار کۆبکاتەوە و ئێستا ئێمە لە ئەمریکاوە جەیدی ڤانس کە سەرۆکایەتی شاندی ئەمریکا دەکا و لەلایەن ئێرانیشەوە قالیباف سەرۆکایەتی دەکا. دەزانم کە ململانەیەکی زۆر سەخت شەڕێکی زۆر سەختیان هەبووە و ئێمە ئێستا گەیشتونەتە ئاستێک بۆی کە و ئامادەکاریشمان کردووە. دوێنێ ئاگربەست ڕاگەێنراوە لە چەند ڕۆژی ڕابردوو و هیوادارین بگاتە ئاشتی مایندە گشتی. بەڵام بۆ پاکستان جێگای شانازیە ئەم سەرکەوتنە نەتەنها بۆ پاکستانە بۆ هەموو ناوچەکەیە. باشە. ئەی پێتان وایە لەسەر دەستی پاکستان ئەم جەنگە خوێناویە بوەستێ و کە بە شێوەیەکی گشتی کاریگەری کردوتە سەر هەموو جیهان و هەزاران کەس لەو ماوەیە کوژراون. I'm very much optimistic about a permanent peace. The reason is very simple. بینم بە دانوسانەکان هەردوو لا بە تایبەتی ئێران وتێتی من بەرگریم کردووە و داواکاری هەبووە و ئەمریکاش بە هەمان شێوە ئەمریکا ئێرانیش سازژی کردووە. بۆیە جددیەتێک لە هەردوو لاوە دەبینین بۆیە ئێستا کۆبوونەتەوە و ئێران زیاتر لەگەڵ دانوسانە پێم وایە لە ئەمریکیەکان. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن ئەمریکا ئەتوانێ هێرشەکانی ئیسرائیل لەسەر لوبنان ڕابگرێت، چونکە ئەگەر ئەم هێرشانە بەردەوام بێ و ئیسرائیل پێی وابێ حیزب الله لەژێر فەرمانی ئێرانە ئەو کاتە ئەگەر هێرشەکان بەردەوام بن ئەو کاتە ئێرانیش لەوانەیە پاساوێکی هەبێ دانوسانەکان تێک بدا. بۆیە دۆخەکە زۆر هەستیارە و ئیسرائیل من پێم وایە تێکدەری ئەم دانوسانە دەبێت ئەگەر تێک بچێت. بۆیە گرنگە کە ئیسرائیل هێرشەکانی ڕابگرێت. هەڕەشە نوێەکانی ئێران و ئەمریکا دژ بە یەکتری سەبارەت بە تەنگەی هورموز چەند کاریگەری ئەتوانێت بە شێوەیەکی نەرینی لەسەر ئەم کەشی گفتوگۆیە دروست بکات؟ ئەتوانێت ببێتە مەترسی؟ من پێم وایە ئێران پێداگرە لەوەی کە کۆنتترۆلی گەروی هورمز دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشا پێم وایە زەحمەتە بە ئێران قسەکەی بچێتە سەر، چونکە ئێران دەڵێ گەروی هورمز گەروی ئێرانە، واتە ئێران کۆنتترۆلی دەکا، بەڵام پێم وانێ داواکاریەکەی بچێتە سەر، بەڵام بە دڵنیاییەوە ئێران ئەوەی کە پێی ئەڵێن جددیترن
و دانوستان دەکەن هاتوونەتە سەر مێزی دانوستان بۆیە دانوستان لەگەڵ وڵاتانی کەنداویش دەکرێت قسە لەگەڵ ئەوانیش دەکرێت بۆیە کە پێکەوە ئیدارەی گەروی هورمز بدەن و کۆنتترۆلی بکەن بۆیە پێم وانە زۆر پێداگر بێ لەسەرەوە کە بە تەنها کۆنتترۆلی گەروی هورمز بکە و ئیدارەی بدا هیوادارم هەمووان سەرکەوتوو بن و ئەمەش چەکێکە بەدەستی ئێرانەوە کە بەکاری دەهێنێ بۆ دانوستانەکان بۆی کە داواکاریەکانی دیکەی لەسەر مێزی گفتوگۆ پەسەند بکرێن چونکە کاریگەری لەسەر ئابووری لەسەر جیهان هەیە و وشاریش ئەتوانێت لە ڕێوە بکاتە سەر ئەمریکا بۆی کە بە داواکاریەکانی دیکەی ڕازی بێ من پێم وایە بێ گەروی هورمزی وەکو کارتێکی زۆر بەهێزی فشار سەر مێزی دانوستان داناوە بۆیە ئێستا دەبینی وڵاتانی عەرەبیش لە وڵاتانی کەندا و سەرڕای هێرشەکان بۆ سەریان کە سعودیەیە ئیماراتە قەتەرە و ئەوانی دیکە کە ئێران هێرش دەکاتە سەریان بۆیە بەدڵنیایەوە ئەوانیش گوشار دەکەن بۆی کە کێشەکە چارەسەر باشە بەڕێز زافر زۆربەی وڵاتانی ناوچەکە بەهۆی ئەم جەنگەوە زەرور و زیانێکی زۆریان بەرکەوتووە و بێگومان پشتیوانیش لە دانوستانەکەکەن ئەی چ وڵاتێک هەیە کە بەڕژەوەندی لەگەڵ ئەم دانوستانە نەبێت و مەترسیەکە دانوستانەکەش لەلایەن ئەوە تێک بچێت من پێم وایە هەموو وڵاتانی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە عەرەب و بە ناعەرەبەوە با بڵین لە بەرژەوەندی هەموویانە هەر لە سەرەتاوە وتویانە کە وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و وتویانە هێرش مەکەن دانوستان باشترین ڕێگەیە بۆیە عومان سەڵتەنەی عومان چەند گەڕێکی گفتوگۆی ڕێکخست لە نێوان ئێران و ئەمریکا بۆی کە کێشەکان چارەسەر بێ بەڵام هێرشەکان بەردەوام بن بۆیە من پێم وایە هەوڵاتی سەرەکی کە لەگەڵ سەقامگیری نییە ئیسرائیلە ئیسرائیل سەرڕای ئەوەی کە ئاگربەس ڕاگەیەنرا لە نێوان ئەمریکا و ئێران بەڵام لە هێرشەکانی بەردەوام بوو و هێرشی دەکردە سەر لوبنان هەتا ئێستش بۆیە ئێستاش هێرش دەکاتە سەر خەڵکی سڤیل خەڵکی بێتاوان بۆیە تێگەیشتنی من بۆ وەڵامی پرسیارەکەت ئەوەیە تاکە وڵاتی تێکدەر ئیسرائیلە و تاکە وڵاتە لەگەڵ ئاشتی نییە باش بابینە سەر پەیامەنیەکەی موجتەبا خامنەئی کە ئەڵێ جەنگمان ناوێ ئایا ئەم ڕستەیە ئاماژەیە بۆ نەرمیدواندنی ئێران لە ئەم خولەی دانوستانە سەرکردەی نوێی ئێران تێئەگا ڕێبەری نوێی ئێران دەزانێت کە ئەم جەنگە کە دەستی پێکردووە براوەی نابێ من سەیری ڕاگەندراوەکەیم کرد گوێم لێ گرت و باز دەکا دەڵێ دەبێ ئەم قۆناغە تێپەڕێنین واتە سەرکەوتوو بین سەرکەوتن چییە ڕاگرتنی جەنگە گەیشتنە بە تێگەیشتنێکی هاوبەش بۆیە من پێم وایە ڕاگەندراوەکەی باش بوو و لەگەڵ ئەوە نییە کە شەڕ بەردەوام بێ ئێرانیەکان هەموو کات لەگەڵ دانوستان بوون و باسی یورانیۆمیان کردو پیتاندنی یورانیۆم کراوە باسی موشەکەکانیان کراوە چوونە عومان نەک جارێک دوو جار چوونە جنێڤ واتە لەگەڵ دانوستان بوون ئەوان بەردەوام دانوستانیان کردووە بۆیە لە کۆتاییەکانی مانگی دوو لە 28 دوو بە دیاریکراوی ئەمریکا و ئیسرائیل لە گەرمەی دانوستانەکانە هێرشیان کردە سەر ئێران بۆیە ئێستاش ئامادەن وەشاندیان نردووە ئامادەن بۆ دانوستان جارێکی دیکە سەر ڕای ئەوەی کە بۆ سێمین جار هێرشیان دەکرێتە سەر و لە دانوستاندان و هێرشیان دەکرێتە سەر بۆیە ئێران دەیەوێت دۆخەکە هێور کاتەوە باشە بەڕێز زافر پرسیارێکم هەیە بە دوو شێواز وەڵامم بدەیتەوە ئەگەر بە کورتیش خاڵی بەهێزی ئەم دانوستانە چییە کە دانوستانەکەی تا سەرکەوتوو ببێت و خاڵی لاوازی ئەم دانوستانە چییە خاڵی بەهێز ئەوەیە کە لە 39 ڕۆژی ڕابردوو کە جەنگ بووە ئەمریکا تێگەیشت لەوەی کە ئەوەی لە دانوستان بەدەستی ئەهێنێ لە ڕووی سەربازیە و لە جەنگ بەدەستی ناهێنێ ئەمە یەک هەموو ئەوەی کە لە دەستی بوو
لە فڕۆکە و لە موشک و لە هەموو شتێک بەکاری هێنا بەڵام گەیشتە ئەوەی کە ئەوەی کە بەدانووسان بەدەستێ بە جەنگ ناتوانێت بەدەستی دێ ئەو سەرکردەکانی ئێران لە چینی یەکەم دووەم سێم چوارەم هەمووی لە ناو بردن بە سیاسی و سەربازیەوە بەڵام چی بەدەستێنا ئەی بۆچی ئێستا دەدانووسان دەکا ئەمە لەلایەکی دیکەوە ئێرانیەکانیش دەزانن ڕۆژانە هەتا جەنگ بەردەوام بێ وڵاتەکەیان وێرانتر دەبێ خەڵکی زیاتر دەکوژێ خەڵک زیاتر بریندار دەبێ وڵاتەکەیان کاولتر دەبێ بۆیە ئەوانیش گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە دانووسان باشترە واتە ئەمە دوولایەنەیە هەردوو لا گەیشتونەتە قەنەعەتێک کە بڵێ دەبێت لە ڕێگەی دانووسانەوە ئەوەی کە دەیانەوێ ئەگەر لە سەتیش نەبێ بە ڕێژەیەک پێی بگەن ئێستا هەردوولا هاتوونەتە سەر ئەو قەنەعەتێک کە بابەتەکە هێورکەنەوە ئەمە خاڵی بەهێز خاڵی لاواز چییە؟ ئەمریکا دەڵێ ئیسرائیل منی بەکارهێناوە واتە ئیسرائیل لە بەرژەوەندی خۆی ئەمریکا هێناوەتە ناو جەنگێکەوە و ئێستاش دەبینی کە ئاگربەست ڕاگەێنراوە ئەمریکا وتوتی ئاگربەست دەکەین ئیسرائیل لێ هەڵەگەڕێتەوە دەڵێ من ئاگربەست ڕناگەێنم هێرشەکان بەردەوام دەبن ئەمە خاڵی لاوازی ئەم دانووسانەیە ئەگەر بێت و دانووسانەکە شکست بێنێ وەک وتم ئەوەیە کە باسم کرد بۆیە خاڵی بەهێز ئەوەیە جارێکی دیکە ئەیڵێمەوە ئەمریکا و ئێران دوای ئەو هەموو جەنگە لە دوای 39 ڕۆژ گەیشتونەتە ئەوەی کە دانیشن بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتیەوە دانیشتن و کێشەکانیان چارەسەر بکەن خاڵێکی دیکەی لاواز کە من دەتوانم بیڵێم تەنها ئیسرائیلە. بەڵێ سپاس دەکەین بەڕێز زافر جەسبال توێژەری سیاسی لە پاکستانەوە میوانی کوردستان 24 بوو سپاس بۆ ئامادەبوونیت.